خوای گەورە میهرەبان مەدحی ئیماندارانەکە، ئەو ئیماندارانەی کە مەدحیانەکە بزانین چێین و چیان کردووە، بزانین چیان فەرمووە و چۆن چۆنی بوونە لەسەر ئەو کردەوەیە. خوای گەورە میهرەبانە فەرمێت إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا، ئەو کەسانەی کە وتیان پەروەردگاری ئێمە ئەڵڵایە بەڵام ئەمجا کە بەردەوام بوون لەسەر ئەو قەولەی خۆیان، ثم استقاموا دەستیان کرد بە عەمەلکردن و بەردەوام بوون لەسەر ئەوە، هەچی کردەوەیان هەبوو بۆ خوای گەورە میهرەبان استقاموا، ڕاست و چەپیان نەکرد، ئەم حیزب و ئەو حیزبیان نەکرد، عیبادەتی خوا و لەسەر ڕێگای خوا. وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيلي. ڕێگای خوا یەک ڕێگایە، یەک قورئانە، یەک خوایە، یەک پێغەمبەرە، شوێنی ئەم ڕێچکە و ئەو ڕێچکە مەکەون، فاتبعوا دوای ئەو ڕێگا ڕاستە بکەون کە سەحابە و تابعی و پیاوچاکان لەسەری بوون. وەسیەتی خوای گەورە میهرەبانە ئەوانە کە بەردەوام بوون لەسەر عیبادەتی خوا، لەسەر شەهادەتی ئەن لا ئیلاهە ئیلا الله وأن محەممەد ڕەسوول الله، هەتا گەیشتن بە لیقای خوا، بەردەوام بوون لەسەر ئەوە.